ئێمە ئەمڕۆکە لە کۆشکی بەغا بەڕێز جەنابی سەرۆک کۆمار پێشوازیمان کرد لە وەفدێکی هاوبەشی حکومی و پەرلەمانی لە هەڵەبجەی شەهیدەوە کە تەشریفیان هێنابوو بە سەرۆکایەتی خاتوو نوخشە و ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان کە نوێنەرانی خەڵکی هەڵەبجەن، هەروەها بەرپرسی یەکە کاژێڕیەکان و کەسایەتیەکان. ئەم وەفدە هاوبەشە لە خەڵک و لە حکوومەت و لە پەرلەمان لە نوێنەرانی هەڵەبجەی شەهید هاتبوون وەکو پەرۆشیەک بۆ بەدواداچوونی دامەزراندنی پارێزگای هەڵەبجە و داوایان لە بەڕێز سەرۆک کۆمار کرد کە پێشووتر چەند هەوڵیا و بەردەوام بێ لە هەوڵەکانی بۆ تەواوکردنی دامەزرانی پارێزگای هەڵەبجە. بێگومان بەڕێز سەرۆک کۆمار لە ساڵی 2023 کاغەزێکی تایبەتی بۆ بەڕێز حەلبوسی سەرۆکی ئەو کاتەی پەرلەمان نارد و بەندە کاغەزەکەم ڕادستی بەڕێز سەرۆکی پێشووی ئەو کاتی پەرلەمان کرد و دواتر لە سەردەمی بەڕێز موحسین مەندەلاوی بە هەماشەوە بەڕێز سەرۆک کۆمار بە ئیمزای خۆی کاغەزی دووەمی فەرمی نارد کە داواکە ڕێکارەکان تەواو بکرێ و چەنەها کۆبوونەوەی تایبەت لەگەڵ بەڕێز مەندەلاوی لەگەڵ بەڕێز کوت لە پەرلەمانیە جیاوازەکان کرا بۆ ئەوەی کە پرۆسەی دەنگدانی دامەزرانی هەڵەبجە تەواو بکرێت. هەموو لایەک ئاگایارن کە کاتی خۆی وەزارەتی پلاندانانی فیدراڵ کۆمەڵی ڕێکار هەیە بۆ دامەزرانی هەر پارێزگایە کە ڕێکاری کاژێڕی ئەندازەیی هونەرین بە هەوڵەکانی بەڕێز سەرۆکایەتی کۆمار هەموو ئەوانە تەواو کرا و ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ بە سوپاسەوە پرۆژە یاساکەی پەسەند کرد چوو بۆ پەرلەمان. خوێندنەوەی یەکەمی تەواو بووە، خوێندنەوەی دووەمی تەواو بووە، هەموو ڕێکارێکی یاسایی و هونەری تەواو بووە، تەنها ئەوەنگە ماوە کە دەنگانی لەسەر بکرێت. ئێمە جارێکی کە وەکو سەرۆکایەتی کۆمار بەڕێز سەرۆک کۆمار جەختی کردەوەکەوە بەردەوام ببێت لە پشتیوانیکردنی خەڵکی هەڵەبجە و پرسی هەڵەبجە نابێتە کەڵاو بکرێت لەگەڵ دامەزرانی هیچ پارێزگایەکی تر لە عێراقا، چونکە ئەمە وەفاداریە بەرامبەر بە خوێنی شەهیدان، وەفاداریە بەرامبەر بۆ قوربانی خەڵکی هەڵەبجە وەکو قوربانی جینۆساید کە ئەمە ڕەمزی قارەمانێتی گەلی کوردستان و هەموو خەڵکی عێراقا پێشکەشیان کردووە و بەردەوام ببین لە پشتیوانیکردنیان و زۆر زۆر سپاس دەکەین بۆ هاتنیان فەرموو بە نوخشەخانیش بتکە. لەگەڵ هەندێکیان یا سەرۆکایەتی پەرلەمانە کۆبوونەوە ڕای ئەوان چی بوو لایەنە شیعەکان ڕایان چیە لەسەرەوەی ئایا ئەخرێتە کارنامەی کۆبوونەوەکە ئەم هەفتە؟ بەڵێ ئێمە سەرەتا زۆر سوپاسی کۆشی کۆماری و برای بەڕێزم کاک هاوڕێ و تیمی سەرۆک کۆمارەکەین کە لە دوڕۆژی ڕابردووە زۆر هاوکار و پشتیوانمان بوون، هەر هاوکار و پشتیوان بوون بۆ هەر وەفدێک وەرکەسایەتێک لە هەڵەبجەوە هاتووە، بۆیە زۆر پێویستی ێزانم دەستخۆشییان لێ بکەم. ئێمە دوێنێ وەفدێکی هاوبەژۆک و برای بەڕێزم کاک هاوڕێ باسی کرد، وەفدێکی هاوبەشی حکومی و پەرلەمانی و کەسایەتی و ئاینی پارێزگای هەڵەبجە سەردانمان کرد. لە چوارچەوەی ئامادەکاریەکانمانە بۆ 16 هەستمان کرد کە پێویستە سەردانێکی بەغداش بکرێ بۆ ئەوەی ئەو بەرنامانەی کە هەیە بۆ دەنگدان لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە هەوڵێک و بەرەپێشچوونێکی پێوە بچێ. خۆشبەختانە ئێمە سەرۆکی پەرلەمانمان بینی و جێگیری سەرۆکی پەرلەمانمان بینی بە ئامادەبوونی نوێنەرانی پەرلەمانی عێراق لە هەڵەبجە و دوای کۆبوونەوە قسەکردن کە زۆر زۆر متەفاهم بوون بۆی کە پێویستە بخرێتە بەرنامە و دەنگی لەسەر بدرێ. کۆبوونەوەیەکی باش بوو. ئەمەدمان وایە بۆ پێ ئەو قسانێک کە بەڕێزیان بۆ ئێمەیان باس کردو ئەو هەوڵانی کە یاویانە سەرجەم لە سیاسیەکان کۆکن لەسەرەوەی پارێزگای هەڵەبجە پێویستە دەنگی لەسەر بدرێ لەبەر ئێمە پێش ئەوەی کە لە مقابلەیە بکەین لەگەڵ برای بەڕێزمان کاک هاوڕێ باسیەوەمان کرد ئێمە بە شێوەیەکی زمنی پارێزگاین، سەرجەم سێکتەرەکان و بنیەی تەحتی ئیجاریمان هەیە بۆ ئەوەی کە بە پارێزگابین، بەس تەنها دەنگدانی کۆتایی ماوە کە ئینشاءڵڵا ئومێد دەکەین پێش 16 بخرێتە بەرنامەوە و دەنگی لەسەر بدرێت. ئێمە هەنێک لە کوتلە سیاسیەکانیش ئەبینین لە پەرلەمان و پێم وایە ئەوەی کە دوێنێ سەرۆکی پەرلەمان و جێگیری سەرۆکی پەرلەمانمان بینی کە زۆر هەنگاوی باش ڕۆشتووە و لە ئایندەیەکی نزیکە ئاخرێتە بەرنامە و دەنگی لەسەر دەدرێت. ینی سەبارەت بە 16 و مەراسیمێک ئەگەر لە هەڵەبجە ئەنجامەدرێت چاوەڕوان دەکەن کە محەممەد شاه سوودانی ئەم ساڵی ئامادە بێت یاخود بانگی ئیسلامی بۆ نێرن و ئومێد دەکەن کە بێت؟ بەڵێ ئێمە بۆ هەر سێ سەرۆکایەتەکەی حکوومەتی ناوەندی حکوومەتی هەرێمی کوردستان داوەتنامەمان ناردووە و پێمان خۆشە بێن، بەڵام تا ئێستا کەسیان وەڵامیان نەگەڕاوەتەوە بۆی کە ئامادەبوونیان هەبێت. نوخشەخان لە ماوەی ڕابردوو دوایین جار کە پەرلەمان داوای لە پەرلەمانتارانی کورد کرد کە نەخشەی هەڵەبجە بە تەواوەتی بۆیان بنێرن لە ڕووی دیاریکردنی سنوورەوە.
ئەمانە هەموو تەواو بۆ هیچ شتێکی دیکە ماوە کە وەکو پێویستی پەرلەمان داوای کرد بێ نەتان ناردبێ. بۆ زانیاری بەڕێستان ئێمە لە 2022 وەفدێکی گەورە لە وەزارەتی پلاندانانی عێراقەوە سەردانی پارێزگای هەڵەبجێ کرد بۆ ماوەی 4 ڕۆژ کە من خۆمیان لەگەڵا بووم سەرجەم ئەو شوێنانەی کەسەر بە لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای هەڵەبجێ سەردانمان کردو لەسەر نەخشەی عێراق پارێزگای هەڵەبجە دیاری کراوە پێم وایە بردوشیانە بۆ پەرلەمان واتە ئەو حجێش نەماوە و ئەو ئاماژانەی کە دوێنێت تا ئەمڕۆ هەم لە سەرۆکایەتی پەرلەمان و هەم لە سەرۆکایەتی کۆمار و پەرۆشیان و خەمخۆریان بۆ هەڵەبجە پێم وایە مژدەیەکی خۆش پێ 16 سێدەن بە کەسوکاری شەهید وەکو تعویزێکی معنەوی لە پای ئەو هەموو کارەسات و نەهامەتی کە بەسەر خەڵکی هەڵەبجە و پارێزگای هەڵەبجەیە هاتووە. ئەگەر یەک ڕوونکردنەوەی کۆتایی هیچ کێشەیەکی هوەری و تەکنیکی کە پەیوەندی بە سنووری جوگرافی یەکەی کاژێڕی هەبێ بوونی نییە. ئەمە پێشەوەی پرۆژەکە لە خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت لە پەرلەمانی عێراق لەلایەن وەزارەتی پلاندانانەوە ئەو بابەتانە ئەو نەخشەیە هەمووی یەکلایی کراوەتەوە و بەندە وێنەیەکم لەلایە و کاتی خۆی بەڕێز سەرۆشی پێشووی پەرلەمان بەڕێز حەلبوسی لە خوێندنەوەی یەکەمە باسی ئەوان کردبوو کە وێنەیەشی ئەو نووسراوان پێ نەگەشتووە وەزارەتی پلاندانانی فیدراڵ هەر ئەو کاتە بۆی ناردوون لەبەرەوە ئێمە ئەتوانین ئێستا بە دڵنیاییەوە بە هەموو لایەک ڕابگەێنین کە هیچ بربەستێکی هوەری کاژێڕی نییە تەنها پێویستیمان بە کۆکردنەوەی دەنگی هەموو ئەندامانی پەرلەمانی عێراقا کە پرۆسەی دەنگدانەکە تەواو بکەن ئەو بە بەرچاوڕوونی هەموو لایەک. زۆر سپاس.